بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. سرتا لخوای پروردگار دەپاڕێمەوە کە عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکاوە. خوای پەروەردگار تەبارەک وتەعالە بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمانژێنێ، بە موسڵمانی بمان برێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. برایانی بەڕێز خۆشحاڵم کە لە دوا دەرس و دوا حەڵقەی شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی بە خزمەتتان دەگەمەوە و بە پێویستی دەزانم کە لە دوا حەڵقە زۆر سوپاسی مامۆستا دلێر گەرمیانی بکەم کە ئیجازەی گوتنەوەی ئەو دەرسەی پێداوم و لە خزمەتیدا ئەو دەرسەم تەواو کردووە و بۆش بە زەروری دەزانم بۆی کە تەشجیعێک بێ بۆ مامۆستایانی تر کە ئەو مامۆستا بەڕێزە لەسەر نەفەقە و لەسەر بەرچی خۆی لە سلێمانی دەهات بۆ سۆران و لە خزمەتی ئەو کتابەمان تەواو کرد، وەکو وەفایەک بۆ جەنابی مامۆستا کە وەعدمان پێدا بوو ئەو کتابە بڵێینەوە، ئەو بە حەول و قووەتی خوا لە خزمەتتاندا تەواومان کرد. هەر شتێک کە پێکا بێمان لەلایەن خوای پەروەردگارەوە بووە و فەزڵی خوا بووە، و هەر هەڵە و کەم و کوڕیەکیش کە لە ئەسنای گوتنەوەی ئەو دەرسەدا ئەنجامم دابێتن هەوە لە خۆمە و لە شەیطانە. خوای گەورە لێمان خۆش بێ و عەفومان بکاتن کە بە ئەنقەست هیچ هەڵەیەک و هیچ کەم و کوڕیەکم نەکردووە، بەڵام ئەگەر هەر کەم و کوڕی و هەڵەیەکیش بوو بێتن وەکو گوتم لە نەزانی و لە لای شەیطانەوە بووە، خوای گەورە پەنامان داتن. آخر فقرەی دەفەرمێ فهذا دیننا واعتقادنا ظاهرة وباطنة. برا بەڕێزەکانی خۆم، طبعا مەبەستی پێ هەموو عەقیدەی تەحاویە، مەبەستی پێ هەموو ئەو مەتنەیە کە دایناوە. دەفەرمێ فهذا دیننا واعتقادنا، یعنی ئەوە دین و ئیعتقادی ئەهلی سونە و جەماعەیە کە باسمان کرد هەر لە سەرەتای کە باسی خوای پەروەردگار بوو تەبارەک وتەعالە لە ئەسما و صیفاتی، لە یەکتاپەرستی، لە قەدەر، لە هەموو ئەو بابەتانەی کە ڕابردن. ئینسان برا بەڕێزەکانی خۆم ئەگەر بیەوێ عەقیدە و دینەکەی سەلیم بێ، بەڕاستی دەبێ بزانێ داخوا عەقیدە و دینی سەلەف ڕەحمەتی خوایان لێسەر بێت چۆن بووە، و دەبێ ئاشنا بێتن و دەبێ مامۆستایەکی هەبێتن. وەکو ئیمامی ئەحمەد قسەیەکی جوان دەکات، دەفەرمێ هەر کەسێک کە ئیمامێکی نەبێ، مامۆستایەکی نەبێ، شەیطان دەبێتە ئیمام و مامۆستایی. و ئێمە زەرورە بزانین داخوا پێشینە چاکەکانمان تێڕوانینیان چۆن بووە لەو بابەتانەی کە ڕابردن. و بینیتان مەسەڵەن کە فیڕەق و پێڕی گومڕا چۆن مەسەڵەن تێبینی سەقەتیان هەبووە، و ئەمڕۆژ تەماشە دەکەین بە هەمان شێوە خەڵکێکی دڵنەخۆش، خەڵکێکی کە شارەزانیە لە دین، قسە لە دین دەکاتن، خەڵکێکی زۆری گومڕا کردێ، بۆ خۆی گومڕا بۆ خەڵکیشی گومڕا کردووە. جا لەبەرەوە زەرورە ئینسان ئاوا معتەقەد بێ بە ئیعتقادی ئەهلی سونە و جەماعە، وەکو خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەفەرمێ فإن آمنوا بمثل ما آمنتم فقد اهتدوا. ئەگەر ئیمانیان وەکو ئیمانی ئێوە بێتن، واتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و ئەسحابی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیدایەت دراون. لەبەرەوەی برا بەڕێزەکانی خۆم، دین خوای پەروەردگار تەبارەک وتەعالە ئەو دینەی دەوێتن کە بۆ پێغەمبەری ناردووە عەلەیهی سەڵات وسەلام، بە تایبەتی لە ڕووی ئیعتیقاد و لە ڕووی عیباداتەوە و لە ڕووی سلوکیاتەوە. و ئینسان هەر ئیعتیقاد و دینێکی دیکە پەیڕەو بکاتن، هەر مەنهەجێکی دیکە پەیڕەو بکاتن، با تێدا ماندووش بێ، با مەسەڵەن خۆش ماندووکە، با عیبادەتیشی زۆر بێ، با زۆر خۆشی سەغڵەت کاتن، بەڵام خوای پەروەردگار لێی وەرناگرێتن. لەبەرەوەی دائیمەن لەبەر چاوتان بێتن بۆ وەرگرتنی هەموو
عیبادەت و خواپەرستی و دینداریەک خوای گەورە تەبارەک و تەعالا دوو شەرتی لا مەطلەبن. یەکەمیان خاڵسەن ئینسان کە دەیکا بۆ خوا بێ وما ئومیڕوا ئیلا لیەعبودوا الله مخلصین لەه الدین. دووەمیان بە گوێرەی سنەت و سیرەی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چۆنی کردووە، چۆنی جێبەجێ کردووە و ئێمەش وا بین. وەکو دەفەرمێ خودی عنی مناسکە خذوا عنی مناسکەکم و دەفەرمێ صەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی. ئەوجا دەفەرمێ ظاهرا و باطنا، یعنی هەم لە ڕووی ئیعتیقاد و مەحەبەت و خەوف و ڕەجا و چونکە چۆن بەدەست کۆمەڵە عیبادەتێک دەکەی، بە چاو کۆمەڵە عیبادەتێک دەکەی، بە گوێچکە کۆمەڵە عیبادەتێک دەکەی، بە قاچ کۆمەڵە عیبادەتێک دەکەی، بە دڵیش کۆمەڵە عیبادەتێکی زۆر دەکەی کە عیبادەتەکانی دڵ و دەروون زۆر گرنگتر و مهمترن لە عیبادەتە زاهیریەکان. چونکە ئینسان ئەگەر باڵتینەکەی بسڵحێ بۆ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، باڵتینەکە تەسلیم بەخوا بێ، زاهیرەکە زۆر بە ئاسانی تەسلیم دەبێ. زاهیر ڕنگدانەوەی باڵتینە برا بە ڕێزەکانی خۆم. زاهیر واتە ئەو ڕواڵەتەی کە لێ دیارە و دەیبینی و ئەو عیبادەتانی کە لە ناو خەڵکی دەیانکەی، ڕنگدانەوەی دڵ و دەروونە. لەبەرەوەش برا بە ڕێزەکانی خۆم ئەو کەسەی کە دەیبینی لە نوێژێدا خشوع و خضوعی نییە، ئەو کەسەی کە دەبینی لە نوێژێدا نوێژ تەئسیری لەسەر دروست نەکردووە، ڕۆژوو تەئسیری لەسەر دروست نەکردووە، حەج و عومرە و سەدەقە و خێر و خێرات تەئسیری لەسەر دروست نەکردووە، عادەت و تەقالیدەکە هەر عادەت و تەقالیدی جاهیلیە، ئەو ئینسانە خەلەلەکە لە دڵیدایە. هێشتا دڵەکەی تەسلیم نەبووە، هێشتا دڵەکەی تەسلیم نەبووە، پەرژینێکی قایم بێ خوا پەناماندا. یعنی وەکو منافقین کە دڵیان لەلایەکی بووە، ظاهیریشان لەلایەکی دیکە بووە. لەبەرەوەگە بمانەوێ سەرفراز بین لە دنیا و لە قیامەتاندا و بمانەوێ پەیڕەوی ئەو دینداری و موسڵمانەتی کە دەیکەین لێمان قبول بێ، دەبێ ظاهیر و باڵتین تەسلیم بین. و هەر کاتێکیش برا خۆشەویستەکانی خۆم کە ئەو باڵتینە ئەو دڵەکە شاراوێ کەس مطلع نییە لەسەری غەیری خوا نەبێ لەگەڵ خۆت، ساڵح بوو یەکلا بووە بۆ خوا، کردەوەکانت ئۆتۆماتیکیان فەرقی دەبێت لەگەڵ خەڵکی دیکە. وە کردەوەکانت بە شێوازێک دەبن کە هەم دەبێتە مایەی ڕەزامەندی خوا، هەم دەبێتە مایەی ساغ و سەلیمی هەڵس و کەوت و ئەخلاق و ڕەوشتەکانی دیکەت. بەڵام پێچەوانە بوو پێچەوانە دەبێتن. و دەفەرمێ ونحن براء إلى الله تعالى من كل من خالف الذي ذكرناه وبيناه. دەڵێ ئێمە تەبەڕا دەکەین و بۆ لەو کەسانەی کە بە پێچەوانەی عەقیدەی ئەهلی سونە و جەماعە ئیعتیقادیان دینداریان و قسەیەک دەکەن کە پێچەوانەی ئەو منهەجەیە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بۆ پێغەمبەری ناردووە عەلەیهی سەڵات وسەلام کە باسمان کردووە دەفەرمێتن. وەکو گوتم کە باسی شخصی خۆی ناکە، باسی ئەهلی سونە و جەماعە دەکا. دەفەرمێ ونسأل الله تعالى أن يثبتنا على الإيمان. ئەو جا دوعا دەکا شێخ بۆ خۆی و بۆ عامی ئەو خەڵکانەی کە ئیماندار و موسڵمانن، دەڵێت لە خوای گەورە دەپاڕێینەوە کە خوای پەروەردگار سەقامگیرمان کا لەسەر ئیمان. برا بە ڕێزەکانی خۆم زۆر گرنگە ئینسان ئەو دوعایە بەردەوام بکاتن. دەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئاخیری عمری زۆر ئەو دوعای دەکرد، یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. ئەگەر خوای گەورە ئیستیقامەمان نەداتێ بە شان و شەوکەتی خۆمان هیچمان پێ ناکرێت. لەبەرەوە ئاگاتان لێبێ، من زۆر جار پێم خۆشەوە دووبارەکەمەوە بەوە هەڵ نەخەڵەتین کە دوو حرفان لە خەڵکی زیاتر دەزانین، بەوە هەڵ نەخەڵەتین کە خەڵکێک ناوێکی لەسەر داناوی دەڵێ مامۆستا مەلا فڵان کەس. چونکە تەبیعاتی خەڵکی عەشایر خەڵکێکی زۆر بەڕێزن. هەر کەسێکیان بینی لەگەڵ جەمعێکی ئیسلامیدایە، یعنی بە مامۆستا بانجی دەکەن ئەگەر نەخوێندەوە ئاریش بێتن، ئەگەر قل و فیلی شتێک نەکاتەوە لە لایوان مامۆستا مەلا فڵان کەسە، ڕێزی ئەو ناوی خۆت لابێ، ڕێزی ئەو پێگەی خۆت لابێتن. ئەوەش بەچ دەبێ بەڕاستی؟ بەوە دەبێتن کە ئینسان دائیمەن دوعای مەدەد و دوعای سەقامگیری لە خوای پەروەردگار بکاتن. خوایە لەسەر ئەو دینداری و موسڵمانیتە ڕاستەقینە ثابتم کەی. هەر کاتێکی ئینسان
ربط و عیلاقەمان لاواز بوو لەگەڵ خوا تەبارەک و تەعالە خەلەل لە ئیمان و لە عەقیدەکەیدا دروست دەبێت. شەیطان بۆمان لە کەمیندایە، لەبەرەوە شەیطانی مەلعون هەڕەشە لە نەوەی ئادەم دەکا، هەڕەشە دەکات هەمان گومڕاکە چێ نەبێ ئیلا عیبادەکە منهم المخلصین، ئیلا ئەو عەبد و بەندانە نەبێت کە بۆ تو یەکلابوونەوە، ناتوانم بەسەرەوە ئەندازاڵ بم. خوای پەروەردگاریش بە گەورەی و عەزەمەتی خۆی چ دەفەرمێ؟ ئین عیبادی لەیسە لەکە عەلەیهم سوڵتان، عەبد و بەندانەی بۆ من یەکلابوونەوە تۆ ناتوانی بەسەریان دازاڵ بی، ناوێری بەلایان دابی. وەکو ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێسەر بێ، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێی دەفەرمێ عومەر وەڵڵاهی هەر دۆڵێک هەر کۆڵانێک هەر جادەیەک پێیدا تێپەڕی شەیتان ناوێری بێوێندەرێدا بێت. خۆت و شەیتانی نابینی، بەسکە ئەوە تو دەبینی لە تو دەترسێتن ڕادەکاتن، ناوێری بەو کۆڵانەشدا بێت خوێنی ئەو لایەش بکەویت. حەیف نییە ئینسان وانە بێتن، حەیف نییە ئینسان ئەوەندە بۆ خوای یەکلانە بوو بێتەوە کە شەیتان نەوێری تخوونی کەوێ. زۆر گرینگە برا خۆشەویستەکانی خۆم. بەڵام دوعای بێکردەوە خۆ هەڵخەڵەتاندنە. ئەو شەیخە تەماشەکە کە دوعا دەکا دەفەرمێ وەنەسئەل الله تعالى أن يثبتنا على الإيمان. ئەو عالم و پیاوە ساڵحە بۆ تەماشەکە کتابێکی دا دەیان کتابی دیکەی بۆ بەجێهێشتوین کە بۆتە ڕێڕوونکەرەوەیەک بۆ ئێمە. پاش عەمەل و کردەوەی ساڵح ئینسان دوعا دەکا برا بەڕێزەکانی خۆم. پاش هەوڵ و کۆشش و ماندووبوون ئینسان دوعا دەکا. پێغەمبەر ئەو پێغەمبەرە بوو عەلەیهی سەڵات وسەلام کە ڕاوەستاوە لە شەو نوێژ تاوەکو پێی مبارەکی ئەستور بوون. سوورەتی البەقەرە، سوورەتی ئالی عیمران، سوورەتی النیساء هەر هەمووی لە ڕکعاتێکی خوێندوون. ئەمن ناڵێم بڕۆوە بکاتو بەمە ناکرێ، قەناعەتم وایە ئەگە بیکەین لە تواناماندا هەیە، بەڵام مەبەستمەوە نییە بڵێم بڕۆ ئەوانە بخوێناتوو. مەبەستم کردەوە عەمەلە ئەو هەموو خۆ ماندووکردنەی کردووە هەنجی نەو دوعای کردووە یا مقەلیب القولوب ثەبت قەلبی عەلا دینک. ئەمن و تۆ کە هیچ ماندووبوون و هیچ مەشەقەتێک و هیچ خۆ سەغڵەتکردنێکمان نەبێت جە هەر دوعا بکەین ئەو دوعانە جێگیر نابن. دوعا لە دوای عەمەل و کردەوەی ساڵحە، ئاگاتان لێبیتن. ئیبراهیم عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئیسماعیلی کوڕی تەماشەکەن ئەو شتانە فکر لێ بکەینەوە باشە. بینای کەعبەی پیرۆز دەکەن، بینای ماڵی خوا دەکەن، کە تەواو دەبن هەنجین چ دەڵێن؟ ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. يعني تەماشەکەن، يعني پاشۆی کە ماڵ بۆ خوا دروست نایە منەت بکات جا وەڵڵی خوایە بۆ تو ما دروست کردی، جا خوای لێمان قبولکەی. ئەها چێ دەڵێ خوای گەورە؟ ئەعمال و کردەوەی ئینسان قبول دەکاتن. بەرەو دائیمەن هەوڵ دەین با کردەوە و عەمەلمان ساڵحکەین، خۆ بۆ خوای یەکلاکەینەوە، ئەو جا دوعا بکەین خوا قبولی کا، لەبەرەوەی خوای گەورە قبولی کرد تەواو. إنما يتقبل الله من المتقين. خوای گەورە لە ئەهلی تەقوا کردەوە ئەعمال قبول دەکا. خۆشەویستانی خۆم، ئەو جا دەفەرمێ ويختم لنا به. خوای لەسەر ئیمان، لەسەر عەقیدەیەکی پاک، لەسەر دینداری و موسڵمانیەتی سابتمان کەی وەخوای کۆتایی عمریشمان هەر لەسەر ئەوە بێت. خۆشە ئینسان ئاخیری عمری کە دەڕوا لەو دنیای بە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله بێ، بە شایەتمانی بێ و لەسەر کردەوە عەمەلی ساڵح بێ، لە شەو ڕۆژێکی مبارەک بێ، بە ئارەقەینی و چاوان بێ، ئەوانە هەمووی خاتیمەی خێرن. خوای گەورە لەوانەمان بجێڕی یا رب العالمین. ئەو جا دەفەرمێ ويعصمنا من الأهواء المختلفة والآراء المتفرقة. خوا بمان پارێزی لە هەوا و ئارەزووی جۆرا و جۆر و لەسەر ڕێی شاز و پەرتەوازە، چکە ئەو ڕێی شاز و پەرتەوازە دەبینین ئێستانەکە لە ئیعلام قسەی وا دەئی وایە قسەی وا فڕە دەداتن، هەر یعنی لە قوتوی ئەتارێک جێی نابیتەوە، نازانم لە چێن دەرەی هیناوە. ئەو جا دەفەرمێ والمذاهب الرديئة. وخوا بمان پارێزی لەو مەذهبە سووک و لەو مەذهبە وەکو بڵێ بێکەلکانەی کە کەلکی هیچیان پێنیە جا ناویان دەدا دەفەرمێ مثل المشبهة والمعتزلة والجهمية والجبرية والقدرية وغيرهم. باسمان کردوون لە کاتی خۆی کە ئەو مەذهبانە مەذهبی فاسد بوون و مەذهبی لادەر بوون و پێچەوانەی ئەهلی سونە و جەماعە بوون
دەفەرمێ من الذين خالفوا الجماعة گوتمان جەماعە مەبەستی پێچەیە ها ئەهلی سنە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە پێچەوانەی ئەصحابی پێغەمبەر بوون وحالفوا الضلالة وەکو بڵێ باوەشیان لە گومڕایی و لە مخالفەکردنی هاوڵانی پێغەمبەر داوە عەلەیهی سەڵات وسەلام ونحن براء منهم وئێمە تەبەڕا دەکەین لێیان لەبەرەوەی برا بەڕێزەکانی خۆم بەشێکی دینداری و ئیمانداری وەلا و بەڕاءە چێت خۆش دەوێ خۆشەویستیت بۆ چێیە وەڕقت لە چێیە خوای گەورە دەفەرمێ ئینەما وەلیکم الله وەڕەسوولሁ والمؤمنون پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام هەر کەسێک لەبەرخوا خەڵکی خۆش بێ لەبەرخوا ڕقی لە خەڵک بێ لەبەرخوا ببەخشێ لەبەرخوا مەنعکە ئەوە ئەوثق عوڕە الئیمان وەکو بڵێ دەستی بە ئیمانێکی پتە و تۆکمە خوای گەورە بۆی دامەزراند و دەستی پێوە گرتووە لەبەرەوە گرینگە ئینسان تەبەڕا لە خەڵکی کە بە دوای هەوا و ئارەزووی خۆی کەوتووە هەوا و ئارەزووی خۆی لێ بۆتە خوا هەوا و ئارەزووی خۆی لێ بۆتە شەرە مەسەلەن لەبەر هەندێش دەبینی هیوایە دێتن دەڵێ کاکە وەڵا ڕەمەزان واجب نییە ئیوایە دەڵێ مەسەلەن حۆری نینە ئیوایە دەڵێ عەزاب مەسەلەن نەسڕانی و جوولەکە و موسڵمان هەموو وەکو یەکن هەر یەکە و دەبینی کۆمەڵە سەقەتاتێک ئەوە دەکاتن جاری وایە دەڵێ کاکە وەرە ئیوایە دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنێت و فەرق و جیاوازی چێ لەگە خەڵکی دیکە کابرا یعنی ئەوەندە قسەی بێتام و بێچێ بەس بڵۆی فەرقی هەیە لەگە خەڵکی دیکە لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم لە مەسەلەی ئەعتیقاددا لە مەسەلەی عیباداتدا لەو لەحظەی کە خوای پەروەردگار ئەو دینەی بۆ پێغەمبەر ناردووە عەلەیهی سەڵات وسەلام هەتا ئاخر مەخلوق ئاخر ئینسان ئاخر ئیماندار لە دنیادا هەر وەکو خۆی دەبێ گۆڕانکاری بەسەردا نایەتن حەڵاڵ و حەرام گۆڕانکاری بەسەردا نایەتن لەبەر ئەو شتانەتان ئاگا لێ بێ ئەوە نییە بڵێ وەڵام من لە سەدەی 21 دەژیم دەبێ هەندێک حەڵاڵ و حەرام گۆڕانکاریان بەسەردا بۆی بڵێن فڵان کەس وەکو بڵێ بەرەو گۆڕانکاری دەڕوات و مجەدید و نزانم چوو چییە ئاگاتان لەو شتانە هەبێتن ئەو جا دەفەرمێ وهم عندنا ضلال وأردياء دەفەرمێ لە لای ئێمەوانە گومڕان ڕەدی دایمەن بەشتی بوودەڵە و پوچ و شتی کەم و ئەوانە دەگوترێتن یعنی کە قیمەتی نەبێ کە دەسێ بازاری مەسەلەن شتێک بکڕی شتی بە قیمەت و گرانبەها دەکڕی شتێک ناکرێت کە مەسەلەن فڕەدراوە خەڵک بەلای داناسێ ئەو فکر و بیر و بۆچوونانە بەڕاستی کە مقارنەیان کەی بە فکر و بیر و بۆچوونی ئەهلی سونە و جەماعە شتی بوودەڵە و پوچەڵە و شتی بێکەلک و بێ ئەوەنە کە ئینسانی عاقڵ و ئینسانی ئیماندار بەلایەن داناچێتن و ئەوجا دەفەرمێ وبالله العصمة والتوفيق و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بەخواوە خوای گەورە عیسمەتمان بە قسمەت کاتن و خوای گەورە تەوفیقمان بدا بۆ دینداری و موسڵمانی برا بەڕێزەکانی خۆم ئەوە کورتەی متنی عەقیدەی تەحاوی بوو لە خزمەتتاندا خوای گەورە تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسانەی لێ قبول کردبین و خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسانەی خست بێتە تەرازوی حەسەناتمان خوای گەورە بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو مەجلیسانەی کردبینە مەجلیسی ذکر و گومانتان نەبێ ئینشاءالله بە ئیخڵاسیشەوە ئەو مەجلیسانەمان بەستوون لە ڕۆژی قیامەت لێی سوودمەند و لێی بەهرەمەند دەبین و وەڵڵاهی تەمەنا دەکەین کە ژیانمان هەمووی لەو جۆرە دەرسانە بایە لەو جۆرە مەجلیسانە بایە چونکە ئەو جۆرە مەجلیس و ئەو جۆرە دەرسانە ئینسان ئیستیفادەی لێ دەکا بۆ خۆمان و بۆ دەوروبەروان بۆ ئەوانەی کە گوێیان لێمان دەبێتن لەو زروف و سەردەمەی کە خەڵک مەشغوڵە بە حەز و ئارەزوەکان مەشغوڵە بە دنیا مەشغوڵە بە چۆن پلان بۆ خەڵکی دیکە دابنێتن بۆ خراپەکاری بەڵام لەو کاتەیدا دەبێنێت و مەشغوڵی سەرقاڵی بۆی کە شێوازی عیبادەت و خواپەرستی و تەسەوڕاتت ڕاستکەوە بە شێوازێک بێت کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لێت قبول کات و لێمان قبول کات وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم